ئەگەری ڕێکەوتنی ئەمانە شتێکە هەروە ئاسان نییە. کۆمەلگای سووریا جگە لەوە کۆمەلگایەکی چینایەتی تر کۆمەلگایەکە بزوتنەوەی جۆرا جۆری تایە، شاریە سکولارە، ئەمانە هەمووی مەسائلێکن کە بم پێم وایە کاریگەری لەسەر ئەو ئەزمونەدانێ. دیارە من خوازیاریەوە نیم ئەو ئەزمونە ڕوبەڕووی شەڕ و پێکدادان ببێ، هەر چۆنێ بێ خەڵکەکەی پارێزراو بێ، نەگەڕێتەوە بۆ نێو شەڕێکی ناوخۆی. حتممە ئەگەر بکێتەوە ئەمجارە بکوێتە بەرامبەر بەم جڕوجانەوەرانە زەرزیانێکی ئاوارەی زۆری بەسەر خەڵکەکەوە بێ. هیوادارم ئەم شتە ڕوو نەدا، بەڵام ئەگەر باسەکە لەسەر مەسیری ئەم ئەزمونە بێ، ئەوەیە کە ئەبێ ئەوە قبولکەین کە شەپۆلی ڕووداوەکانی ئێستای سووریا تەوژمەکەی زۆر خێرایە، هەوڵ بن لەگەڵ خەڵکی ئازادی خواز و کرێکار و زەحمەتکێشی شارەکانی سووریایە بەرامبەر بەو کۆنەپەرستی ڕاوەستن دەستخەن ناو دەستیەک ڕێگایشی ئینسانی بگرن لەبەر کە نەخۆیان تیا بچن، نە خەڵکی کوردستانی سووریا تیا بچێ، نە ئەو خەڵکەی شارەکانی تریش تیا بچێ.